دەم باش بینەرانی هێژای ئارڤار تێڤێ لە هەر شوێنێکی ئەم جیهانە و لە هەر ڕێگەیەکەوە بیسەر و بەرنامەکانی ئێمەن ڕێز و حورمەتی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی خۆمانەدا بۆ جاری دووهەم گەیشتینەوە خزمەتتان تاکو لە بەرنامەیەکی تایبەتدا پرسێکی نوێتان ئاراستە بکەین بۆ دیداری ئەم جارەشمان میوانێکی خۆشەویستمان هەیە ئەویش کاک ئارام فەتحیە داوامان لێ کردووە تەشریف بێنێتە ستودیۆ و لێرەوە مژاری ئەمڕۆی خۆمانەمان بۆ تاوتۆ بکات. کاک ئارام جان بەخێر بێیت و زۆر سپاس کە داوای ئێمەتان قبول کرد. زۆر سپاس کاک حەسەن گیان، سپاس لەوەی کە منتان بانگهێشتی ئەم بەرنامەیە کردووە. کاک ئارام فەتحی بە هۆی ئەوەی کە بۆ خۆی ساڵانێکی بە هەرچەند کە گەنجیشە بەڵام ساڵانێکی زۆری لە تەمەنی لاوەتی و گەنجێتی خۆی تەرخان کردووە بۆ کاری ڕێکخراوەیی و کۆمەڵ و NGO و ئەو ڕێکخراوە ناحکوومەتیانەی کە بە جۆرێک توانیوانە خزمەت بە خەڵک بکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان. هەر بۆیە بۆ مژاری ئەو جارەمان ئێمە پرسی ڕێکخراوە ناحکوومیەکان و کۆمەڵ و NGOمان هەڵبژاردووە و کە ئەمانەوێ لەم بارەوە وەکو پرسێکی گرنگی ئەمڕۆیی قسەی لەسەر بکەین. ئێمە هەر وەک ئەزانین لە هەموو دەسەڵاتەکانی دنیادا حکوومەتە لەسەر ئەوە هاوبەشن کە حکوومەتێک پێک دەهێن و لە توێی چەندین وەزارەتخانەدا تێدەکۆشن باسەکانی پەیوەندیدار بە حکوومەتی خۆیان وەکو پرسە خزمەت گوزاریەکان و زۆر پرسی دیکە چارەسەر بکەن، هەرچەند لە حکوومەتێکەوە بۆ حکوومەتێکی دیکە و لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە جۆری خزمەت گوزاریەکان جیاوازن. لە تۆی ئەمانەدا بۆ نمونە ئەتوانین باز لە پرسی پەروەردە بکەین، باز لە پرسی سڵامەتی بکەین، باز لە پرسی ڕێگاوبان ژینگا و هەر یەک لەمانە بۆ خۆیان پرسێکی گرنگن و خۆیان لە توێ وەزارەتخانەیەکا دەبینەوە. بەڵام لە تەنیشت هەر یەک لەمانەدا ئێمە هەمیشە شاهدی بۆشاییگەلێک ئەبین. ئەم بۆشاییگەلە لەلایەن کەسانێکی خۆبەخشەوە کە خەمخۆری وڵاتن پڕ ئەکرێتەوە کە پێیانە وترێ ڕێکخراوی ناحکومی. ئەوەی ئێمە کە ئێستا ئەمانەوێ باسی لێ بکەین بزانین ئەم ڕێکخراوە ناحکومیانە کە لەسەر بنەمای خۆبەخشانە دا ئەمەزرێن و کارەکانی خۆیان دەست پێەکەن، بزانین لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی لە میوانی بەرنامە لە میوانی خۆشەویست کاگارەمە پرسین ئەوان بەڕاستی ئەوان چۆن گەیشتنە ئەمڕۆ و دۆخی ئەوان لە حاڵی حازردا چۆن ئەبینن. سپاسدانەکەی نەگەر بۆ بینەرانی بەرنامەی خۆمانەی باس بکەی. بەڵێ دەستخۆش بۆ بابەتەکە کە هەڵتان بژاردووە. هەروەکە زانین ڕێکخراوە ناحکومیە مەدەنیەکان ئیسێ چ لە چوارچێوەی NGOکان بێ، چ لە چوارچێوەی سەندیکاکان بێ یا جۆر و شێوەی تر لە زۆربەی وڵاتانە کارایی خۆیانیان هەیە، بەڵام ئەوش گرنگە کە چەندێک مەجالیان پێدرا بێ یا چەندێک توانی بێتیان لەو ڕەوتا بچنە پێشۆ. ئێمە لە کوردستانە لە دوای شۆڕشی ساڵی 57 کە لە ئێران ڕوویدا لە ڕێگای کۆمەڵێک گەنجەوە کە لە زانکۆکان یان تەواو کردبوو و هاتبوونەوە ناو خەڵک، هێندێک شوێنیان دامەزان وەکو یەکێتی ژنان، وەکو شۆرای مامۆستایان، شۆرای گەڕەکەکان. ئەمانە بوو بە زەمینەیەک تاکو وردە وردە خەڵک بەرەو کاری مەدەنیانە هەنگاو بنێن و کارەکان لە کوردستانە نەتەنیا لە ڕێگای حیزبەکانەوە بەڵکو بە شێوەیەکی تریش لە ڕێگای بەشێکی تر لە بەدەنەی کۆمەلگاوە داخوازیەکان بهێنرێنە بەرباز. ئەو داخوازیانە کاریگەریان هەم لەسەر کۆمەلگا ببێ هەم لەسەر دەسەڵات. بەڵام لەو ماوەی دوای چەند ساڵێک لە شۆڕشی 57 بەداخەوە زۆربەی ئەو ڕێکخراوانەی کە لەو کاتەدا مەزرابوون سەرکوت کران داخران و ئەو ڕێگەیانەی تر پێ نەدرا کە چالاکیان بەڵێ بەداوای لێبوردن کاگەرام گیان مەبەستان ئەو
دەورە زەمانیەیە کە بە دوای هاتنە دوای سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران بەسەر حکوومەتی شادا ڕوویدا و دواتر بڵێن ڕۆچنەیە کرایەوە بۆ کاری پیشەیی و کاری ئەو ڕێکخراوەکان مەبەستانەوەیە وەکو باسیژەکەن تەمەنی ئەوانە کورد بوو بەڵێ دواتر ئەم قۆناغە چۆن تێگەران بەڵێ دواتر لە سەردەمی ئیسلاحاتە یا چاکسازیە لە ئێران تا ڕادەیەک فەزایەک ئامادە بوو بۆ ئەوەی کە زۆرێک ڕێکخراوە و سندیکا و گۆڤار و ڕۆژنامە دامەزران دەستیان بەکار کرد ئەویش لەلایەن چینی دووهەمی خوێندەواری زانکۆکانی کۆمەڵگای کوردستان و یعنی چینی یەکەم کە لە شۆڕشی 57 بوون دواتر لە سەردەمی ئیسلاحاتە چینێکی تر چینێکی نوێتر تازەتر خوێندەوارتر هەتا توانین بێژین پێگەیشتوتر و بە تەعدادێکی کەسانێکی زۆر زیاترەوە هاتنە مەیدان شوێنگەلێکیان دامەزران شوێنی کولتوری هونەری شوێنی سندیکایی بۆ کرێکاران بۆ ژنان و باقی شتەکانی تر کە ئەمانە ئەتوانین بێژین بە خۆشحاڵیەوە دەمار خوێنێکی تازە بوو بە دەمارەکانی ئەو کۆمەڵگای مەدەنیە لە کوردستانە کە گەیاندوێتە ئیمڕۆ هەروواکە زانین لە زۆربەی شارەکانی کوردستانە ئێمە ئەتوانین بێژین بە دەیان ڕێکخراوی مەدەنی جۆرا و جۆرمان هەیە کە خەریکی چالاکین بەڵێت دەستت خۆش بێ ئەمەش بۆ خۆی دەورانێکی زمانی بۆ هەروەکو باستان لێک دوای دوو دەیە دوایەوەی کە ئەو سەرکوت و خەفەقانە بوو ڕۆشنایە بە ڕووی خەڵکاکراوە توانیان لەو دەرفەتە کەڵک وەرگێ لە ئێمە وەکو ئەیبینین هەروەکو ئەرزم کردی ڕێکخراوەکان لە وڵاتێکەوە بە وڵاتێکی تر هەروەکو ئەتوانین بڵێن جیاوازیان هەیە ئایا جیاوازی ڕێکخراوەکان لەباریەوەی چەندە تواناییان هەیە چەندە دەستیان کراوەیە بە خۆیان کەوتوایە لە ڕووی حکوومەتەکان یعنی حکوومەت بۆ ئایا پەیوەندی جۆرە پەیوەندیەک لە بینی ئەمە ئەو پرسیارە بکەم کە چه جۆرە پەیوەندیەک لە نێوان ڕێکخراوەکان و ڕێکخراوە مەدەنیەکان و حکوومەتەکاندا هەیە بە پێوەی کە حکوومەتەکان چەندە دیموکرات بن یا چەندە توتالیتێر بن ڕۆڵی ئەو کۆمەڵانە تا چ ڕادەیەک ئەگۆڕدرێ خۆی لە ئەساستا ڕێکخراوەکان لە چه هەلوو مەرجەکە دامەزرن لە هەلوو مەرجەکە کە حکوومەتەکان کەمکارن وەکو ئەقوتان ئاماژەتان پێکرد لە سەرەتای باسەکۆ لە هەندێک بواردا کەمکارن جاوە بوارە توانێت پەیوەندی بە باسی ئابووریەوە بێ پەیوەندی بە باسی کۆمەڵایەتیەوە بێ یا ژینگە بێ یا باقی بوارەکانی تر بەپێی ئەو لزومە و ئەو پێویستیەیە کە ڕێکخراوەکان دامەزرێن بەڵام ئەوەی کە ئەو ڕێکخراوانە لە وڵاتێکی توتالیتر و دیکتاتۆرە بەنسبەت وڵاتێکی تا ڕادەیەک دموکراتتر چەندێک بتوانێت کاریگەری دابنێ بەڕاستی فەزاکە ینی فەزای دیکتاتۆریەت و فەزای کۆمەلگایەکە تا ڕادەیەک دموکراسی تایە وجودی بێت ئەتوانین بێژین کارتێکەریان جیاوازە و قدرەت و دەسەڵاتی ڕێکخراوەکانی شتیانە جیاوازە ڕەنگە لە وڵاتێکە ڕێکخراوەیەک بتوانێت بە ئاسانی بەرۆکی سەرۆک کۆماری وڵاتەکەیش بگرێت بەڵام لە وڵاتێکی وەکو ئێرانە ڕەنگە بۆ چکۆلەترین داخوازیە کە بیبێت لە دەسەڵات و حاکمیەتەکە مەجبور بێت تێچوویەکی زۆر چ لەباری ئەمنیەتی چ لەباری مادی ئەوانەی پێتەحمیل بکرێت بەڵێ ئێمە هەروک بۆ خۆمانە ئەبینین لێرە ئاماژەتان بۆ وەکرد کە ڕۆڵی ڕێکخراوەکان بە پێی ئەوەی حکوومەتەکان چەندە دیموکراتیک بن جیاوازی هەیە ئێمە لێرە بۆ خۆمانە بینین بۆ نمونە لە نوێترین چالاکیدا بۆ یەکی مێ واتە ڕۆژی کرێکار هەموو ڕێکخراوەکان بەیانیان داوە لە ڕووی ئەوەوە چینەکانی کۆمەڵگا هەمووی پەیوەست بوون بەو گردبوونەوە یا بەو ڕێپێوانە و ئەگەر ئەشت بینی لەوێدا هەمویان بە دژی دەسەڵات هەڵوێستیانەگر ئەو سیاسەدانی کە هەیەی و لە تەنیش ئەمانەدا ئێمە بینین لێرە گەلێک ڕێکخراو هەیە ڕێکخراوی جۆرا و جۆر هەیە تەنانەت و مەسەلەی کە ئێمە هەموومانەزانین بەلافاو کە پەنابەران ڕوو لە وڵاتانی ئوروپایی یەکەن لە هەنگاوی یەکەمدا ئەوە ئەنجومەنە ناحکومیەکانن پێشوازی لەوانەکان وەریانەگرن تەنانەت ئەوانی کە دۆسیە و کارەکانیشانێنی ئاسانکاریشیان بووەکەن هەر کۆمەڵن کە لەلایەن دەوڵەتەوە پشگیریان ئەکرێ و هەر یەک لەم ڕێکخراوانە تەنانەت ئێماگە بۆ خۆشمان بێ ڕێکخراوێکی کولتوری کوردی بۆ هەر ئامانجێک دابمەزرێنین یا ڕێکخراوی مەسەلەن بۆ نمونە باسی یەکەین بۆی تونند و تیژی لێرە کەم کاتەوە بۆی کەسانێکە ڕێگری لەوانە بکرێ بکە ئاماچێتە پرسی پەروەردە و پێگەیشتنەوە نەچن بۆ لای ئەو گروپە مەسەلەن تونڕەوانە ئەمانە ئەگەر
شارەوانی هەریەک لە شارەکانی زۆربەی وڵاتان وایە ئاڵمان فەڕەنسا کە ئێمە وەک ئاگادارین دێ هیچ کە پشتگیریانەکە بودجەی تایبەتیشیان بۆ بڕێتەوە. ئایا لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە چۆنە؟ ئایا دەوڵەت تا چ ڕادێک بەدەم داخوازی ئەم ڕێکخراوانەوە ئەچێ و بە گشتی چۆنیان ئەبینێت؟ ئەو شتە زۆر گرنگە حقیقەتەن، چونکو کاک حەسەن بەپێی ئەزمموی خۆم لەناو ئەو ڕێکخراوانە ئەتوانم بێژم حتا بەشێک لە خەڵک بوون کە بڕواان وا بوو ئەم ڕێکخراوانەی کە بوونیان هەیە احتماڵاً لە ژێرەوە پارەیەک لە دەوڵەت وەرەگرن بۆ ئەم کارانەی کە ئەیکەن، چونکو بەرحاڵوەکو باستان کرد لە وڵاتانی ترە پاڵپشتی مادی شەکرێن ڕێگە پێدراوترن، جیالەوە هەروە کە باستان کرد تەنانەت بۆ دانی مافی شارۆمەندی بە کەسێک کە دێتە وڵاتێکی ئوروپایی بۆ نمونە ئەوەی کە تۆ ئەندامی خۆبەخشی ڕێکخراوەیەک بووبێتی ئەتوانێت پوان بێ بۆ ئەوەی کە تۆ مافی شارۆمەندیەکە ئاسانتر وەربگری. ئەمە زۆر گرنگە، ینی لە وڵات جیاوازی نێوانی ئەم شتانە لە وڵاتێکە تۆ بە ئەندامبوون لە ڕێکخراوەیەکی خەڵکی بە شێوەی خۆبەخشانە احتماڵیەوەی هەیە کە ئاسانتر بتکەن بە شارۆمەندی ئەو وڵاتە بە پێچەوانەوە لە وڵاتێکی وەکو ئێرانە نەتەنیا پشتیوانی مادی ناکەن لە ڕێکخراوەکان، بەڵکو بەرەو ڕووی زۆرێک گرتن و سەرکوت و گوشاری ترە بنەوە. ئەگەر ئێمە چاوێک لە ئاماری دەست بەسەرکراوەکانی کوردستانە بگەڕین کە ڕۆژانە هەواڵەکان لە میدیاکان و ڕاگەیان نەجۆراوجۆرەکانە بڵاوەکرێتەوە، ئەتوانین بێژین هەموو ڕۆژێ چەند کەسێک لەوانەی کە دەست بەسەرکراون چەند کەسێکیان ئەندامی یەکێک لەم ڕێکخراوانن بە جۆرێ، جا یا ڕێکخراوی ژینگەیی بێ یا سندیکایی بێ، مامۆستایان بێ یا کولتوری کۆمەڵایەتی بێ، لەسەر پرسی زمان بێ، لەسەر جۆرەها پرسیتر. ئێمە کەسی وا لە ئێرانە هەیە کە لە ئێستایا بەهۆی ئەندامەتی لە ڕێکخراوێکی خەڵکی ناحکمیەوە، یعنی یەکی لە تاوانەکانی کە لە دادگای لێی دراوە ئەوەیە کە ئەندامی ڕێکخراوێکی ناحکمی خەڵکیە حکمی سێدارەی پێدراوە. بەداخەوە ئەو شت جیاوازیە زۆر زۆرە لە ئێرانە، بودجە لە بنەڕە تا تەرخانەکرێ بۆ کاری کولتوری و ئەوانە لە یاسای ئێرانە، بەڵام ئەو بودجە ئەچێتەوە بۆ ئەو بەشە لە کار و چالاکی کە ئەو کار و چالاکیانە خۆیان ژێردەسەی حاکمیەتن. ینی ئێمە بۆ نمونە لە زانکۆکانە لە ئێرانە سەرڕایەوەی کە NGOی خوێندکارەکان وجودی هەیە، هەندێک NGOش هەن کە NGO ئیسلامیەکانن کە هەن لە ژێر دەستی خودی حاکمیەتە بۆ پروپاگەندای خۆی ئیسفادەی لێکەوە بودجەی باشیشی لەوانەیە بۆ دابین بکە، بەڵام بەداخەوە بۆ باقی چالاکیەکانتر نەخێر، ئەوەی کە ئەکرێت لەسەر شان و لەسەر دەستی خودی خەڵکی خۆبەخشی کوردستانە. بەڵێ باستان بە نمونەیەکی جوان کرێمە کە زۆربەی و کەسانەی لە هەواڵەکانی ڕۆژانەدا ئەیبینین دەست بەسەر ئەکرێن یا حکمیانە درێ یا بە جۆرێک خۆیان ئەندامی یەکێک لەو ڕێکخراوانن کە لە وڵاتانی دیموکراتیکدا لە ڕاستیە بێمانە ڕێزیان لێبژیرە و خەڵات بکرێن، بەڵام بەداخەوە ئەمانە بن بە قوربانی و ئەکەونە ژێر هەڕەشە. لە ڕوانگەی دەسەڵاتەوە کە باسن دە و دەسەڵات کرد دەسەڵاتانی بەتایبەت لە وڵاتانی جیهانی سێوەم و بەتایبەت یەک لەوان لە حکوومەتی بڵین دەسەڵاتی زاڵ بەسەر ڕۆژهەڵاتی کوردستاندا، ئەو چۆن ئەو ڕێکخراوانە ئەبینێ بۆ ئەو ناتوانێت وەکو دەرفەت بیان بینێ؟ ئایا ئەو وەک هەڕەشە بۆ سەر بەرژەوەندەکانی خۆی ئەیان بینێ؟ ئەم ناکۆکیا لێرەدا لە چی دابینێ؟ چون ئێمە بینین حکوومەت ئێران بۆ خۆی جاری وا هەیە ئیدعای ئەوەژەکە کە بێ بە سەرۆکی مافی مرۆڤ لە ڕێکخراوی مەسەن لە ڕێکخراوە نێونەتەوەیەکاندا بۆ خۆی ئەندامی سابتی هەیە بۆ نمونە لە یونسکۆ کە ئەوەش پرسی فێرکاری و زۆر مەسەلەی تری تێدا یا لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان. ئەمە توانین بڵین بانێک و دوو هەوایە یا بە جۆرێک بڵین دەرەوە فریوەدا، ئەلبەتەمە با زۆر نەچینەوە بابەتەشەوە ڕەنگە تۆزێ لاوەکی بێ، بەڵام ئایا بۆ وەکو مەترسی ئەیان بینێم ڕێکخراوانە؟ ئەگەر باسی ڕێکخراوەکان لە کوردستان یعنی ڕۆژهەڵاتی کوردستان بکەین ئەتوانین بێژین تا ڕادەیەک ڕەنگە جیاوازیشیان بە نسبەت باقی شوێنەکانتر لە جوغرافیای ئێرانە ببێت، هەم بەهۆی داخوازیەکانیانەوە هەم بەهۆی شێوەی کاری سازمانی و ڕێکخراوەیەکۆ کە بەڕێو هەچێت. یعنی ئەو داخوازیانەی کە ڕێکخراوەکان لە کوردستانە هەیەە ئەتوانین بێژین داخوازیایەکن کە خەڵک لە کوردستانە ساڵەهای ساڵ هەتا پێش لە کۆماری ئیسلامیش بوویانە،
بۆ نمونە پرسی زمانی دایکی پرسێکە کە داخوازی زۆربەی ڕێکخرا و مەدەنیەکان و سندیکاکانیشە هەتا ئەم داخوازیە تەبیعیە کە حاکمیت وەکو مەترسی بۆیە ڕوانێ چونکو حاکمیەتە حاکمیەتێکە کە لەسەر حکوومەتێکی تاک زمانە دامەزراوە لەسەر حکوومەتێکی تاک مەسەبی دامەزراوە و زۆر شتی تری لەو بابەتەکە ئەتوانێت بەشێک لە قەزیەکە ئەوە بێت چونکو لە ئەساسە ئەو مەجبورە کا بە گۆڕانێکی بنەڕەتی لە ناوخۆیە کە ئەویش ناوێت ئەو گۆڕانە بنەڕەتیە لە ناوخۆیە بێنێ جیاواز لەوە پێم وایە لە ئێرانە ئەوەندە کێشە و گرفتەکان زۆرن ینی لە دانەودوان دەرچوون کە ئەسەن مەجبورە حاشا لە هەمووی بکە وەلێ ئیتر بەشێکیشی تەبیعەتەن ئەوەیە کە بۆچینە کۆماری ئیسلامی هەمیشە هەوڵی داوە کە لەم ڕێکخرا و NGOانە سەرڕایەوەی کە سەرکوتیانەکە لەلایەکیشۆ ڕوبەدەرەوە بە شێوەیەکی تری سپادی لێ بکات و بێژێ ئەوە ها من ڕێگەم داوە بە شوێنەکان و دموکراسی لە وڵاتم ناوجودی هەیە و بە زۆر شتی لەو بابەتانی تری هەیە بەڵێ دەستان خۆش بێت تەنانەت شتێکی ڕەنگە جێگەی سەرنج بێ لە کتێبە سەرچاوە دەرسیەکانی قۆناغی دواناوەندیدا باز لەوە وەختی خۆی کە بوو بڕێک وانەمانەیە کە باز لە ئازادی ڕێکخرا و تەشەکولی فرەجۆر ئەکاتوەمانە لە هەمان حاڵەکە مامۆستایەک ئەوە ئەڵێتەوە بۆ خۆی ئازادی ئەوەی نیا دوایی بۆ خۆی تەشەکولێ دامەزرێنێ جامە ڕەنگە بەشێک لەوە بێکە ئاماژەتان بەوە کردکە ئەوان سیاسەتەکەیان سیاسەتێکی شەفاف نییە بۆ ئاگاداری بینەرانی خۆشەویستیش کاگارام فەتحی هەروەکو زۆر لاوی ئەوینداری نیشتمانی خۆی واتە کوردستان چالاکیەکانی خۆی بە شعر و وێژەی کوردیەوە دەست پێ کردووە و لەم بارەوە گەشتۆتە جێیەک کە سێ کتێبی بە چاپ گەیشتووەوەش نیشانەی هەم جێگرتنی حەول و حەولەکانیەتی و هەم ئەو پێشوازەی کە لێ کراوە جا بۆیە یەکێک لە خەمەکانی کاگارام ڕەنگە پرسی زمانی دایکی بوو بێت کە زمانی کوردیا و وەکو خۆشتان ئاماژەتان پێکرد یەک نەتەوە و یەک زمان کامە پرسێکە لە ئێرانە هەیە ئێوە ڕۆڵی کامەش لە لای خەڵکەوە دیارە ڕەنگە دڵڕاوچی و خەمی زۆر کەس بێ بەشێکی زۆر لە کۆمەڵگە وەک جەنابەت بێ ئێوە ڕۆڵی ئەو ڕێکخراوانەی کە ئێستێ لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هەن بە نسبەت گەشەی زمانی کوردی چۆن نەبینن حقیقەتەن ئەتوانین بێژین ئەو ڕێکخراوانە بە هەموو کەم و کوڕیەکانیانەوە جۆرێک وەکو نیوە دەوڵەتێک بوون بۆ ئەوەی کە بەنسبەت پرسی زمانی کوردیەوە یا زمانی دایکیەوە ڕۆڵ و نەقش بگێڕن نەقشی کارا و ئەرێنی چونکو ڕاستە زمانی فەرمی لە ئێرانە فارسیە بەڵام لە کوردستانە تەواوی ئەو ڕێکخراوانەی کە بوونیان هەیە ئەو ڕێکخراوە خەڵکیانە زمانی سەرەکیان زمانی کوردیە یعنی زمانی کار و چالاکیەکانیان هەمووی زمانی کوردیە مەگەر لە کاروباری ئیداری و نامەگۆڕینەوە لەگەڵ ئیدارەکانە بێکە وەکو بێژی شتێکی فارسی لەو بابەتە بدەنە دەرەوە یا زۆر کەم پێش بێکە حتا بەنەرێک یا پوسترێک بۆ کۆڕ و کۆبوونەوەیەک بە فارسی لی بڵاو بێتەوە ئەمە یعنی ئەتوانم بێژم زۆر شتێکی شەفاف و ڕوونە بۆ هەموو کەسێ ینی هەر کەسێکە لە کۆمەڵگای کوردستانە دێتە ناویەکێ لەم ڕێکخراوانە یەکەم شتێکە لە مێشکایەتی لە ئیمڕۆە ئەوەیە کە ئایا ئەزانەی کوردی بنووسێت و بخوێنێتەوە ینی هەتا ئەگەر ڕێکخراوەکە پەیوەندی بە پرسی زمانی کوردیەوە نەبێ ڕاستەوخۆ ئەمە نیشانەی هەوڵ و زەحمەتێکە کە ئەم ڕێکخراوانە لەم چەند ساڵە خەریکی بوون ینی بۆ نمونە یەکەم ڕێکخراوێکە لە مەریوان دروست بوو لە ساڵ 68 بەدووە 68 هەتاوی ئەنجومەنی ئەدەبی مەریوان بوو کە ئەنجومەنی ئەدەبی مەریوان ڕاستە مەسەلەی ئەدەبیات و شێعر و ئەو بابەتانەی تر بوو بەڵام بەسەر زمانەوە وێسا بوو ینی بەسەر چوزانم ڕێزگرتن لەو شاعرە کۆنانەی کە زمانی کوردیان بە جۆرێک ڕاگرتووە بوونەتە کۆڵەکەی و زمانە یا بەڕێوەبردننی پۆلەکانی خوێندنی زمانی کوردی ئێستا ئێمە لە کوردستان بە بۆنەی بوونی ئەو ڕێکخراوانۆ حتا لە دێهاتەکانیش پۆلی زمانی کوردیمان هەیە ڕاستە ئەمە خوێندن بە زمانی دایکی نییە بەڵام مەسەلە ئەوەیە کە ئەم پرسەیان کردووە بە پرسێکی گشتی
یعنی لە پرسێکی ئتنیکی و زۆر داخرا و ئەمنیەتی شتەکەیان دەرباز کردویانە بە پرسێکی گشتی کە ئیتر حاکمیت ناتوانێت خۆی لێلا بدا حتا ئەگەر جمهوری ئیسلامیش نەمێنێ هەر هێزێکی تر کە بێتە سەرکار ناچارە یەکەمین شتێکە لەسەر وێسێ و ئەبێ هەڵوێستی خۆی لێ ڕوونکاتۆ پرسی خوێندن بە زمانی دایکیە کە ئەمە بێگومان ڕێکخراوەکانیش بە نۆڕی خۆیان ڕۆڵێکی زۆر گرنگیان بۆ لەمە بەڵێ دیارە ئەوانیش حولی زۆریاندا ئەم پرسەوەکو فەرمووتان بەڕاستی چەسپاوە ڕەنگە بەڕاستیە بێرواش بێ یەکێک لە مەرجەکانی ڕەنگە دەوڵەتی داهاتەوە یەکان پرسە بە ڕسمی بناسێت کە مافی بێم لاولای مناڵانی توانین بڵین غێری نەتەوەی باڵادەستە لە ئێراندا دیارە قوربانیشی داوەزارەی محەممەدی و زۆر کەسی کەژەوە لە بوارەدا بوون لە قوربانی توانین بڵینەوە بوارە ئێمە ئەو وەختێ باز لە پرسی ڕێکخراوەکان ئەکەین ناکرێ بەڕاستی بە تەنیشت پرسی یا بڵین سەرهەڵدانی گەورەی ژیان ئازادیدا کە 2 ساڵ لەمە بەڕوویدا تێبپەڕین ئەو وەختەکەیەوەش بە خۆتان لە ڕۆژهەڵاتی کوردستان بوون پێشەوەی کە هاتنە دەرەوەتان بەسەردا پسە پێ ئێوە خاڵە بەهێزەکانی یا بڵێن ڕۆڵی بەرچاوی ڕێکخراوە مەدەنیەکان لەو بزوتنەوە سەراسەریەدا لە چیدا دەبینن من پێش لەوەی جوابی ئەوە بدەمەوە پێم خۆشە ئاماژە بە یەک شت کەم ئەوی شەوەیە کە ئێمە ڕۆڵی ڕێکخراوە ناحکومیە خەڵکیەکانمان لەگەڵ ڕۆڵی حیزبەکانە نابێت لێ تێک بچێت لە بابەتەکانە چونکو زۆر کەس بوون هاتوونەتە ناو ڕێکخراوەکان بەو چاوە هاتوون کە بەو چاوەڕوانیەوە هاتوون کە حیزبێک ئەبێت چی بکە ڕێکخراوەیش ئەبێ وا بکە لە حاڵێکە لە ڕاستیە ئەوە نە واقعبینانەیە نا ڕێکخراوەیش چاریە شتەیە ڕێکخراوە شوێنێکی علانی و بەرچاوە کە بە بەرچاوی حاکمیەتەوە خەریکە چالاکیە کات و ئەسەن کاری شتێکی ترە نییە بە فکری دەسەڵاتەوە نییە بە فکری هەندێک شتی ترەوە ئەوێ ڕۆشنگەری بکە ئەوێ داخوازی مەترح بکە و لەو پەیوەندیە ئەگەر ئێمە بین چاوێک بخشێنین کە ڕێکخراوەکان بە نسبەتی شۆڕشی ژنجیان ئازادیە شۆڕشی ژینە چ کاریگەریەکی ئەرێنی و نەرێنیان بووە من پێم خۆشە ئاماژە بە چالاکیەکانی سندیکای معلمان بکەم کە لە ئێرانە لە ساڵێک پێش لە دەستپێکی شۆڕشەکۆ ئەگەر نەڵێن هەفتەی جارێک لانیکە مانگی جارێک لەسەر خیابانەکانە لە بەردەم ئیدارەکانە کۆبوونەوەی ناڕەزایەتی بەردەوامیان بوو کە ئەم کۆبوونەوە ناڕەزایەتیە لە هەندێک شارە ئاگەیشتە هزار لە هەندێک شاراگەیتە چەند سەد کەس و ئەمە پێم وایە کاریگەریەکی زۆری بوو ینی وەکو دەستەواژە فارسیەکەی پێژن عادیسازی خیابان عادیسازی خیابان نەگەوەی کە لە کوردستانە ئێمە ئەزممویەمەمان نەبێ بەڵام خۆ ئەوەی کە تۆ لە یەک ساڵە بەردەوام بە چەندین جار ئەم شتە دووپاتکەیتەوە ئەمە زۆر گرنگە و ئەمە خۆی یەکێک لە کاریگەریەکانی چالاکی ئەو ڕێکخراوانە بووە کاریگەری تریان بووە بۆ نمونە پێش لە شۆڕشەکە لە قەیرانهایەکە کە پێش هاتووە بۆ نمونە لە کاتی ڤیرۆسی کۆرۆنا لە بوومە لەرزەی کرماشان لە لافاوەکەی لۆڕستان ئەمانە شوێنهایەکە بوون بە مەشروعیەتی ئەوەیان بووکە ئێمە زانین لە هەموو شوێنێکە سەلیبی سورخ و شوێنە دەوڵەتیەکانن کە معموڵان پارە کۆکەنەوە ئەیبەن و ئەوانە بەڵام لە کوردستانە ئەوە ڕێکخراوەکان بوون کە ئەو متمانەیانە بوو کە خەڵکە هاتن شتەکانیان بەوانەگەیان کە بگەێن دەستی خەڵکە لێ قەوماوەکە ئەم شێوە دووپاتکردنەوەی لەم چالاکیانە توانی کە متمانێک لە ناو خەڵکا دروستکە کە بە جۆرێک ئەم ڕێکخراوانە بەشێکن لەو شوێنەی کە حاکمیت حتا مەجبورە بڕێجار پەنایان پێ ببات یعنی داوایان لێ بکە کە تکایە فریای قەیرانێ بکەون تکایە بەر بە شتێک بگرن بەڵام ئەگەر بێژین نەخشێکی ڕاستە و خۆیان بوو بێت من پێم وایە کە نەخێر ئەگەر چی ڕێکخراوەکان وەکو باقی سنف و شوێنەکانی تر لە بەیاننامەی جۆرا و جۆرا ئیسەیە بە کۆمەڵ یا بە تاک بانگەوازیان کرد لەگەڵ شۆڕشەکە هەن و کوشتن و سەرکوتی خەڵکیان محکوم کرد لە تەرەف دەسەڵاتەوە و ئەمەش بۆ خۆی دیسان جۆرێک هاتنەوە سەفی خەڵکە
و پتەوکردنەوەی ئەو مەیدانەیە کە خەڵک تێیدا حزوریان بوو بە دڵنیاییشەوە زۆر ئاساییە کە ئەندامانێک لەم ڕێکخراوانە لە ناو شۆڕشەکە چالاکی جۆرە و جۆریان بوو بێت. بەڵێ کاگەرام چون لە ڕاستیدا ئەماگە باسشی بکەین هەر تاریفی خۆشیەکە بۆ بکەین بە داوای لێبوردن دواترێتوانیەوەیەتانە ویستە زیادی بکەن. ئێمە باز لەوەش بکەین هەر وەک ئێمە ئەیبینین لە وڵاتانی ئەوروپاییش کە لەباری دیموکراتیک بوونەوە بەرچاوترن، یەکێک لە ڕۆڵی ڕێکخراوەکان ئەوەیە کە داوا لە خەڵک بکەن بە نسبەت بە سیاسەتەکانی دەسەڵات، ئەو سیاسەتانەی کە ئەیگرێتە بەر و زیانی بۆ کۆمەڵگە هەیە ناڕەزایەتی دەرببڕن. جامێک ئێمە لێرەی بینین بۆ نمونە بڕە ڕێکخراو هەن ئەوەی کە ئاماژەتان بە پێشتیش کرد، بۆ نمونە سێشەمبەکانی نەبێ ئەعدام دیاریەوە بۆ خۆشتانە لە دەرەوەی وڵاتیش لەگەڵ دیاگادارم ڕێکخراوی نێونەتەوەی لە پەیوەندیدان بۆ ئەو پرسە مەترسیدارە، بەس ئەتوانین بڵین بە جۆرێک ئەوەی لە شۆڕشی ژیناشە ئێمە دیمان ناڕەزایەتی بوو بە سیاسەتی دەسەڵات یاوی نابە ڕووسەری نابە زۆر شتی تر یا بۆ نمونە نابۆ زەوتکردنی ماف و ئازادیەکانی نیوەی کۆمەڵ کابێتە ژنان. دیارە لەوەشە ئاماژەتان بە بڕێکەم و کوڕش کرد کە ئێمە وەختێ باسی NGO-ەکەین یانی ڕێکخراوە غێری سازمانیەکان بەڵێ وا بزانم ئەتانەوی زۆر بڵند کە حیزبەکانی ژەکرێتەوە، چون ئەم حیزبانەش لە هەر کۆنەڕێکە لە دوا ڕۆژە ئەبن بە دەسەڵات، بەس لە هەر حاڵەتدا ئێمە بێ ڕۆڵی حیزبەکان و ڕێکخراوەکان لە یەکجیا بکەینەوە هەرچە نەتوانن لە زۆر حاڵەتدا ئەگەر بزانن نەمانە لە قازانجی کۆمەڵگەدا هەنگاو ئەنێن پشگری دوولایەنەشیان بەیەکەوە ببێ. بەڵام لەگەڵ دەسەڵات ئێمە باسمان کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەسەڵاتێکی خۆسەپێنە، تەنانەت ئێمە توانین بیسلمێنین کە دەسەڵاتێکی داگیرکەرانەیە، چون هەموو سروشتێت مافێت زمانت هەموو شتێک لێزەوتەکە و لەسەری شەوە چاودێری تەکا کە بزانێ هەڵس و کەوتی تۆ چییە، ینی چاو لە پێداویستی و دەنگەکانیشن ناکە. بەڵام ئێمە لەم لاوە بینین لە باشووری کوردستان دەسەڵاتێکی خۆجێیی لانیکەم حاکمە و ئەتوانین بڵین دەسەڵاتی ئەوەی هەیە کە دەستی ڕێکخراوەکان بە کراوەی بێڵێتەوە یا لانیکەم زۆر نەخاتە سەریان. ئەوەی بۆ خۆشتان کە چون پێشتریژەوە بە ئاماژار بۆ بکەین کە کاری میدیایشتان کردووە، چە لە میدیاکانی ناوخۆ بە شێوی سنووردار کاروایە چ لە دەرەوەش. ئێوە زانیاریتانەیە لەسەر باشووری کوردستان لەوێ ئەمڕۆ دۆخی ڕێکخراوەکان چۆنە و ڕوانگەی حکوومەت بە نسبەت ئەوانەوە چۆنە؟ کاک حەسەن پێش لەوەی وڵامی ئەو پرسیارەتان بدەمەوە بۆ پرسیارە پێشوەکە باسی خاڵە نەرێنیەکان کە وەکو بەژی لاوە یا بێژین لاوازی ڕێکخراوەکان من پێم وایە لە دوای شۆڕشی ژیان ئازادیۆ هەندێشت گۆڕانی بەسەر هاتووە و پێویستە ئەو کاکڵەی ئەو باسی لە شۆڕشی ژیان ئازادیا بوو بەگشتی هەم حیزبەکان هەم ڕێکخراوەکانیش و باقی چین و توێژەکان تریش لە بەرچاوی بگرن و گوێی لێ بگرن و هەوڵ بدەن لەو ڕاستە حرەکەت کەن. بۆ نمونە وەکوتان مەسلەی بەرابەری ڕەگەزی لە مەسەلە سەرەکیەکانی شۆڕشەکە بوو کە تا ئێستا شەر درێژەی هەیە، باوجودی ئەوەی کە ئێمە لە کوردستانی ڕۆژهەڵاتە تاکە یەکدانە ڕێکخراوەی ژنانمان نییە کە بە شێوەی یاسایی لەلایەن حاکمیەتەوە ئیجازەی فعالیەتی پێدرابێ لە ئیسیا. ئەمە بێ ڕێکخراوەکانی تر بە جۆرێک قەرەبووی ئەو نەبوونی یەکێتی ژنانە بکەن، قەرەبووی ئەوەی کە ڕێکخراوێکی ژنان وجودی نییە بکەن لە ناو چالاکیەکانی خۆیانە لە وەجیالەوە هەم لە فۆرمیانە تا ڕادەیەک لەو چوارچێەوە مەحافزەکارانەی کە پێشتر بووە ڕەنگە پێویست بێت ئەمابەت بە نسبەتی ڕێکخراوەکان جۆرا و جۆر و جیاوازە بەڕاستی پێویستە جۆرێک ڕێکخراوەکان مەیدانی تر بجوڵنەوە تا ئەوەی کە زیاتر چالاکیەکانن لەسەر بابەتی تێوەری و فکری بێت، چونکو ئێمە بەپێی موقعیەت و شرایەتێک کە هەیە بێت چالاکیەکان بۆ خۆمان دیاریکەین کە چی لە ئێستا پێویستە لە قۆناغی ترا چی پێویستە بەو شێوە. بەڵام بۆ بابەتی ڕێکخراوەکان لە باشوور بەڵێ زۆر ڕاستە
بێگومان حتا ئەگەر کۆماری ئیسلامی کە نامێنێ بۆ نمونە حیزبە کوردیەکان لە کوردستانی ڕۆژهەڵاتە دێنە دەسەڵات ئەو حیزبە کوردیانش دیسان زۆر ئاساییە کە وەکو هەموو دنیا کەم و کوڕیان ببێ لە کارەکانیانە یا کەم و کوڕیهایەک لە ناو کۆمەلگا وجودی بێ بۆ نمونە خۆکوژی نەداری و زۆر شتی تر کە ڕێکخراوەکان هەرمێنن یانێ مەرجەوە نیە کە ڕێکخراوەکان تا زمانێکە کۆماری ئیسلامی هەن چالاکیان ببێت بە پێچەوانەوە ڕەنگە ڕێکخراوەکان لە دوای ڕوخانی کۆماری ئیسلامی دەستیانە وڵاترێ بێت بەڵێ بێگومان چاوەڕوانی وەکوتان لە باشووری کوردستانە ئێستا شتەکە بەو شێوەیە ینی ڕێکخراوەکان ترن تا ڕادەیەک نسبەتەن لە چاو ئەوانەی کە لە ئێران هەن پاڵپشتیان لەباری دەوڵەتی و یاساییەوە زیاترە لەباری یاساییەوە زۆر دەستکراوەترن ڕۆژانە ڕێکخراوەکان لە باشوورە لە ناو شەقامەکانە گرتبوونەوەی ناڕزایەتی سازەکان بەرۆکی لایەنەکان ئەگرن ئەوەی کە لایەنەکان چەندێک گوێیان لێگرن یان نایگرنەوە باسێکی ترە بەڵام مەسەلەی ئازادیەکە کە بە نسبەت هەیەە و ئەتوانێت ڕێگە خۆشکەر بێ بۆی کە ڕێکخراوەکان نەخشێکی ئەرەنی تریان بێ ئیسێ ڕەنگە لە باشووری کوردستان خەڵکەکە بۆ خۆی بە نسبەتی خەڵکی ڕۆژهەڵات زۆر حەزی بە کار لە ناو ڕێکخراوەکانە نەبێت چونکو بەڕاستی ئەو نیروەی کە لە ڕۆژهەڵات هەیە وەکو نیرویەکی خۆبەخش کە خەریکە چالاکیەکان من پێم وایە حەقیقەتەن بێوێنەیە ینی ئێمە ناتوانین بێژین بەو ڕادە تەنانەت نیرومان لە باشوور هەیە کە بە شێوەی خۆبەخش خەریک چالاکی بن کاگارە وەکو بزانی لەوێکانە دەوڵەت ئایا لەباری بودجە و ئەمانەوە هەر بە وەکو وڵاتە دیموکراتیکەکان نەما بینین لە باشوور مەسەرەن بۆ وێنە میدیا ئازادە ئێمە بینین میدیا و ڕۆژنامە بەڕاستی لە ناوچاتوانین بێوێنن یا پرسی ئەعدام نییە زیندانەکان ئاواڵەیە بۆەوەی هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چاودێریان بکەن یا سەردانیان بکەن ئایا بۆ پرسی ڕێکخراوەکان لەوێکانە دەوڵەت بودجەیەکە بڕێتەوە بۆ ڕێکخراو کۆمەڵانە بۆ هەمویان کەنا تۆ بێ پرۆژە تعریفکەی بە پرۆژە بدەی بە دەوڵەت و بڵێ چیت پێویستە چیت پێویست نییە بۆ بەشێک لەوانە پاڵپشتی مادیە کات بڵێ یا ئەسەن دەوڵەتیش نیکە ڕێکخراوەکان لانیکەم ئەو کێشە ئەمنیەتیان لەسەر نییە کە داوا لە سازمان و ڕێکخراوە هەیەکن کە لە ئوروپان و ئەمانە زۆر پاڵپشتی و یارمەتی دەرن پێیان خۆشە لە ناوچەهایە وەکو کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بتوان کاریگەریان بێت لەسەر مەسلەی ژنان لەسەر مەسلەی منداڵان لەسەر مەسلەی ژینگە ئەمانە بۆ ڕێکخراوانەی کە لە ئەوروپان زۆر گرنگن و حاضرن یارمەتی بکەن بەڵام بۆ نمونە لە ئێران ڕێکخراوەکان ناوێرن لەبەر ئەو کێشە ئەمنیەتیە لەگەڵ ئەو ڕێکخراوە ئەوروپیانە هیچ هاوکاریەکیان ببێت چکۆلەترین هاوکاری فەوریە بێ بەوەی کە ئەوە جاسووسی فڵان وڵاتە ئەوە فیسارە ئەوە نفوزی ئەو وڵاتەیە ئەیانەوێت تەرحێکی وا پیادەکەن خەڵک بشێوێنن بەداخەوە شتەکە بەو شێوەیە ئاماژەتان بە شتێکی زۆر جوان کرد کاکە هەرام من بیرەوە کەوتمەوەکە لێرە لە وڵاتانی ئوروپایە بە تایبەت کێمە بۆ خۆمان نیشتەجێی فەڕەنسەین ئەگەر بتەوێت لە هەر کۆڕ و کۆبوونەوەیەکە بەشداری بکەیت دژی دەسەڵات بێ یا دژی هەر دیاردەیەکی تر بێ کە لە کۆمەڵگەدا بیدرێ ئێمە شتێکمان بە ناوی ڕۆخسەت یا ئیجازە نییە ئەوان پێڵەن ڕاگەیاندن ینی ئاگادارکردنەوەکەش بۆ چییە بۆ ئەوەیە کە پۆلیس ئاگادار بێ لە فڵانە شوێن کۆبوونەوەیەک هەیە کۆبوونەوەیەکی ناڕزایەتی ئەگەر هاتوو شتێکی نەخوازرا و ڕوویدا ئەوان توانن بەدەمیەوە بچن یا پارێزگاری لێ بکەن جا بەڵام ئێمە بینین لە کوردستانی ژێر دەسەڵاتی حکوومەتی ئەمڕۆدا زۆر جار ئێمە ئەبینین بۆ پرسی کۆبوونەوەکان یا ناڕزایەتیەکان یا لە هەر جۆرە چالاکیەک ئەوان زۆر بە سانای ڕاگەێنن مجەوەزی نەبووە لە حاڵێکە نابێت داوای مجەوز لەو کەسە بکەیت تۆ بە نسبەت ئەو ئەتەوێت ناڕزایەتی دەرببڕی و هۆکاری سەرەکی گرفتەکانیش ئەو سەرچاوی ئەیبینی تۆ نابێ ئیجازەی لێوەرگریە کە قەرار بێ ئیجازەی لێوەرگری بە دڵنیایی جوابی ئیجازەکە نێرێ نییە پێی ناخۆشە پێی ناخۆشە بەڵێ ئاماژەتان بە شتێکی جوان کرد کاگەرەمێمە لەم ڕۆژانەدا شتێکی تریش کێمار ئەیبینین ئەگە مەجای بەرنامەکە ببێ لێرەدا بە کورتی چونەمانیوە دواتریش ئەگەر دەرفەت هەبێت چون ئەزمموی وەژەیە
بزانین ڕێکخراوەکانی دەرەوەی وڵات و ناوخۆ چۆن نەتوانن بەیەکەوە پەیوەندێکی دوولایەنیان هەبێ بەڵام ئەو شتێک کە ئێمەی بینین پرسی ژینگەیە بە تایبەت ڕەنگە بڵین مەسئلەی ژینگە یا ژینگە پارێزان شاری مەریوان ڕەنگە دایکی ئەم بزوتنەوەیە بێ کە ئەوەی کێمە ئەیبینین لە ڕۆژهەڵاتی کوردستان و دواتریش تەشەنەی کردووە ئێستێ بە خوشحاڵیەوە بۆ بەشەکانی تری کوردستانیش ئەو مەسەلەی ژینگە پارێزیە ئێمە بینین جەنابی شت دیارە لە ئەنجومەنی سەوزی چیادا چالاکی کردووان ناسراوی وەلا زۆر شوێنی تردا و ئەمڕۆ شتێک ئێمەی بینین نسبەت بە کانگای زێڕە کە دەسەڵات ئەو بیر لەوە کاتەوە کامە داهاتێکی تیا لە کوردستان بەڵام خەڵک بە نسبەت ئەمەوە ناڕزایەتی دەرەبڕن لە نوێترینانە ئەو کانگای زێڕەیەکە لە بینی شارەکانی سەقز و بانە و مەریوانە لێ ئەدرێ ئێوە تێبینیتان چییە بووەوە یعنی خەڵک چۆن بەربەوە بگرێ کە ئەمە خەسارێکە هەم لە ژینگە درێ و ژینگە ئەوانە واتە ماڵی خەڵک ئێوە چ تێبینی و چ ڕوانی تێکتەن یانی تێکنان بۆ پرسەوە هەیە ئێستا ڕەنگە ناو هەندێک ناوچەت بم کە بۆ خەڵکانێکە لە دەرەوەی مەریوان بن زۆر ناسراو نەبێ بەڵام شتێکی کە تا ڕادێک ناسراوتر بێن نمونەی زرێبارە هێنمەوە گۆلی زرێبار دەریاچەی زرێبار لەلایەنی سپای پاسدارانەوە پرۆژەی بۆ تعریف کراوە کە پرۆژەکە لە ئەسان خۆی یاساشکێنی بووە یعنی لە چوارچێوی خودی یاسایە کە کۆماری ئیسلامی دایناوە چوەتە دەرەوە وەکو دەسەڵاتێک کە خۆی لە سەروی قانونەوە تعریف کردووە هەڵسو کەوتی کردووە لەگەڵ شتەکە و شتێکە مەنافعی عمومی و گشتیە پێشێلی کردووە داگیری کردووە بۆ خۆی لەو کاتانە بیرم دێکە ئەنجومەن سەوزی چیا لە ڕێگای جۆرە و جۆری یاساییەوە کەوتە دوای ئەو پەروەندە بەڵام بەداخەوە مەعموڵان وەڵامێک بە شتانە نادرێتەوە چونکو ئەوان شتەکان ئەمنیەتی تعریفەکەن بۆ خۆیان و ئیسلایەنێک بێوەکو سپای پاسداران کە ئیترەوە هەر بۆ خۆی بە نوعێک هەتا بێژین گاڵتەیە بە یاسایەکیش کە بۆ خۆیان دیاریان کردووە بەڵام ئەتوانن ڕێکخراوە ژینگەیەکان کاریگەریان لەو بوارۆ ببێ کە مەسەلەی ژینگە و گرنگی ژینگە لە ناو کۆمەڵگای خودی کوردستانە ینی وەکو سیستمی پەروەردەیە کە هەمانە وەکو باری پەروەردەی تاکەکانی کۆمەڵگا گرنگی ژینگە پەرە پێ بدەن لە مێشکی کەسەکانە ینی ژینگە ئێمە بەهی خۆمانی بزانین نەگەوەی کە پێمان وابێ بڵێن ئەو کانگای زێڕە بۆ نمونە خۆ ئەوە دەوڵەت خۆی خەریکە تاڵانیەکە کەوایە پس بە ئێمە ڕەبتێکی نییە مادام خۆی تاڵانیەکە نەخێر ئەوە مڵکی ئێمەیە ئەوە هی ئەو خەڵکەیە پێویستە بۆ ئاسایش و بۆ ڕەفاه و ژیانی ئەو خەڵکە تەرخان بکرێ گەشتێ بێ بەڵام بەداخەوە هەمیشە ئەو پرۆژانە بۆ نمونە پرۆژەی سەدسازیەکان لە کوردستانە هیچ کامێکیان نە بنەمای زانستیەکی ئەو تۆیان بووە نا خێروبێرەکیشیان بۆ خەڵکی ناوچەکان بووە کە پرۆژەکانی تیا بەڕێوە چوە زیاتر گواستراونەتەوە بۆ شوێنەکانی دیکەی ئێران شتەکانی بەداخەوە ئەوە هەیە و پێم وانە ڕێکخراوەکان بەگشتی بتوانن لە ماوەیەکی کۆتا بەنسبەت ئەو قەزیانەوە کارێکی ئەو تۆ بکەن چونکو ئەو قەزیانە لە دەسەڵاتێکی سفت و سەختە خەریکە بەڕێوەچێ ینی شتێ وەکو زێر بێگومان حاکمیت چاوپۆشی لێ ناکا بۆ ئەوەی کە گوێ بۆ دەنگی خەڵکانێک لەو ناوچە بگرێت بەڵێ زۆر بەداخەوە ئەلبەتە ئەوەی ئێمەی بینین ئەلبەتە بۆ ئاگادارکردنەوەی ڕای گشتیش جێی سەرنج بوو بۆ خۆی ئەم پرۆژە تازە بوو بەهۆی ئەوەی کە میدیاکان بە جۆرێک یاخەم خۆران بە دوواداچوون بکەن ئەلبەتە کاک حەسەن بوورە یەک شت لەویا ڕەنگە بتوانێت ڕۆڵی ببێ پێی ئەزمموی ئەو جۆرە کارانە ئەویش گردبوونەوەی ناڕزایەتیانەی خودی خەڵکە لەو شوێنانە لەو شوێنانەی کە ئەو پرۆژانە بەڕێواچن چونکو ڕێکخراوە مەدەنیەکان بە ئەگەر داوای گردبوونەوەی ناڕزایەتیکان خۆ بێگومان بەرە ڕووی داخرانە کرابن و شوێنەکە و ئیجازەکەیان لێ ئەسێنەوە ئیتر بەر بە چالاکیەکانی تریشیان نەکرێت بەڵام خەڵک بۆ خۆیان ئەتوانن کە لەو شوێنانە گردبوونەوەی ناڕزایەتی ساز بکەن و بەو جۆرە من پێم وایە گوشارەکە توانێت بەڕادەیەک بێ کە دەسەڵات هەست بە مەترسی بکاوە گوێی بۆ بگرێت بەڵێ ئەوەش بۆ خۆی تێبینێکی بەجێ بە خوشحاڵی شەوەیە مابینین تا مەبەستمەوە بوو باسم لەوە کرێگە بگەڕێمەوە سەرە و مشتەی پێشتر کۆمەڵگەی کوردستان بە و ئەنجامەکەی کە زۆربەی زیێڕی ئێران ئەو لە کوردستانەوە بەرهەمدێ بەڵام ێ مابینی نەگەل لە باری خزمەت گوزاری وەمان و سەرمایە گوزاری چاوی لێ بکەین
ئێمە بینی ناوچەی دوای ناوچەی بەڵام ئێم لێرەدا جێگەی خۆیەتی سپاسی بەشێکی بەرچاو لە ئیمامان یا پێشنەژانی مزگەوتەکان بکەین کە زۆر بە شێوەیەکی دروست و بە پێی ئەو شتێکی خۆیان باوەڕیان پێێتی هەم هشداریاندا هەم داوایان لە خەڵک کرد کە ئەمە بەربەر بە پرۆژەیە بگرن ئەمە جێگەی خوشحاڵی ڕەنگە بڵێن ئەمەش بە جۆرێک هاوکارە بۆ ڕێکخراوە مەدەنیەکان کاگەرە ئێمە لە دەرەوەی وڵات گەلێک ڕێکخرا و ئەنجومەن و ناوی جۆرا و جۆرمان بەرچاو ئەکەون بەهۆی ئەوەی کە لە سەرەتا شەو باسمان کرد لە وڵاتانی دیموکراتیکدا بەتایبەت لە ئەوروپا لەگەڵ دروستکردنی هەر ڕێکخرا و کۆمەڵێک تۆ بینی ئاسانکاری بۆ کرێت دەوڵەت پشتیوانی لەکە تۆ توانی گەرەک و باسمان کرد ئێمە ئەگەر ڕێکخراوێکی تەنانەت فێرکردنی زمانی کوردی زمانی دایکی بۆ منداڵەکان دانین و ئەمە بین لە کۆتاییدا بە بەڵگەمەندی بکەین شارەوانیەکان بودجە و تێچووی ئەو شتانەشمان بۆ دەنەوە تەنانە دەگەر ئێمە بین ئۆفیسێک شوێنێکیش ئیجارە بکەین تەنان لەوەشە هاوکاریمانەکەن جا بۆیە لە وڵاتانی دموکراتیک و ئوروپا زۆر باش پشتیوانی لەوانەکەن بەڵام ئێوە ڕۆڵی ئەم ڕێکخراوانی کە لە ئوروپان بە نسبەت منداڵانی کە لە ئوروپا هەن و خەڵکێک کە لە ئوروپا تایبەت چینی منداڵان چەندە کاریگەری هەبووە ئایا چون ئێمەوە کۆی بینین لە زۆر حاڵەتدا توانین بڵین بەداخەوە دایک و باوکەکان لە زۆر حاڵەتدا کەوتونەتە پێشەوەکە کولتور و زمانی کوردی لە بیر منداڵەکانی خۆیانە بنەوە و کوردویانن بە نەردیوان و پێیژەیەک بۆی پیاسەرکەون لە ڕووی منداڵەکانیانەوە زمان فێر بن ئەوە بەشێکێتی چون بە خۆت دەزانانی ئەمە لەگەڵ زۆر کەس ڕسوکەوتەکەین تەنها زمانی دایکەکەی خۆی لە بیر نەماوە ئەمانەیە بزانین لە حاڵێکە کە لە ناوخۆ وەک زارەی محەمەدیەکان سروەکان و زۆر کەسی تر قوربانی ئەدەن بۆ پرسی زمانی کوردی ئەمانەی لە دەرەوەشن ئەوان ڕۆژە قوربانی بوون ئایا بۆ ئەوان لە دەرەوە گرنگی بۆ پرسە نادەن ینی ناخۆیان پێ گرنگ نییە یا زۆریشانە بینین زۆر بە خەمەوەن ئێمە ڕۆڵیانە بینین جا ئەوەی کە وەک پرسیارە و جەناب دۆ کەسێکی بە ئەزمون ڕووبەڕوود ئەبێتەوە ئەم ڕێکخراوانی دەرەوە چۆن ئەتوانن هاوکار و لەبەرەوەی کار دەستیان کراوەترا پاڵپشتی ڕێکخراوەکانی ناوخۆ بن یا چۆنەوانە پەیوەندیەک دروستکەن چونێ ماڵین کۆمەڵگەی مەدەنی یا بڵین ڕێکخراوەکان چەکی بەهێزی کۆمەڵگەی مەدەنین ئەم چەکە دوولایانەیە چۆن ئەتوانێت بەیەکەوە پەیوەند بدرێت حقیقەتەن من دروستە ماوەیەکی زۆر نییە بە نسبەتەوەی کە لە ناوخۆژیاوم لە دەرەوە ماوەیەکی زۆر نییە کە ژیانەکەم بەڵام بە نسبەتی ئەو پەیوەندیانەی کە هەیە لە وڵاتان و دۆستان لەم لاولا ئەو شتێکە بینیومە لە واقعا ئەسان ڕێکخراوەکان لە دەرەوە بوونیان نییە تا ئەوەی کە بتوان کاریگەرێکی ئەو تۆشیان بێ یعنی بوون بە معنیەوەی نەکە ئەسان سفرن یا هیچ ڕێکخراوەیەک بوونی نییە بە معنیەوەی کە دەنگیان کامەیە ئەگەر بوونیان هەیە ینی بۆ نمونەیە ئێستاژین ڕێکخراوە مەدەنیەکانی مەریوان یا ڕێکخراوەی مامۆستایان لە سنە دەنگیان معلومە یعنی ئەمە داخوازیەکانیانە ئەمە کاریانە ئەو فڵانیانە ئێمە لە دەرەوە ئەو شتە پێم وایە بە نسبەتی ڕۆژهەڵاتۆ هێشتا بوونی نییە ئەوانەی کە هەیە زۆر تاک و پەرتەوازن و تەبیعیەکە کاروبارەکە چونکو و تاک و پەرتەوازن زۆر سەختتر بۆیان نەچێتە بەرەو زۆر ئەستەمترە توان چالاکی بکەن و واقعەتێکیش کە هەیە کاک حەسەن ئەو چین و توێژەی کە لەم چەند ساڵە لە کوردستانی ڕۆژهەڵات و پەڕیوەی وڵاتان بوون ڕاستە ساڵانێک بوو کە زیاتر ئەلیت و نوخبەکان و چینی خوێندەوار بوون کە لە مەجبوری باری ئەمنیەتی سیاسیە پەڕیوەی وڵاتانە بوون بەڵام بەهۆی قەیرانی ئابوووریەکەوە کە ئەم چەند ساڵە لە ئێران زاڵ بووە و بارودۆخێکی زۆر سەختی بۆ ژیان پێشێناوە بووەتە هۆیەوەی کە ئەمجار هەموو خەڵکەی ناوخۆ هەموو شارۆمەندەکان کە ڕەنگە ئەوانە بەشێکی لە ئەسەن نەخوێندەواریش بن تەنانەت لە
ئێرانە بە بۆنەی حاکمیەت و ئەو شێوە سیستمەی کە بەڕێوە چووە دەرفەتیان بۆ نەڕەخسابێکە لە ئێرانە تەنانەت بچن لە زمانە فارسیەکەی لە مەدرسە خوێندەواری فێر بن. ینی ئەو کوردەی لە دەرەوەن ڕاستە حەشەیمەتەکە زۆرە، بەڵام بەشێکی زۆریشی کەسانێکن کە ئیتر هەل لە سەرەتاوە جۆرێک ئەو شتانە بۆیان نەبوو بە پرس و مەسئلە، ینی پێش لەوەی کە بێنە دەریشۆ. ئەگەرچی واقعیتێکیش لێرا هەیە جیاوازی بینی فەزا و شرایەتی ناوخۆ و دەرەوە ئەونا مەوداکە زۆرە کە ئینسان ئەگەر هۆشی نەبێ لە بیریە چێتەوە بەڕاستی. ینی هەم سیستمەکە هەم شێوە ژیانەکە بۆ خۆت دیارە لەو بارۆ زۆر ئەزمونتان بووە ئەزانن کە وەزیەتەکەی چۆنە، بەداخەوە ئەوانەیش کە هەن کە وەکو بێژی کۆنەکارترن بە ئەزمونترن تووشی دڵساردیەک بوون یا حتا ئەتوانین بێژین بە چاوێکی ناومیدکەرانە و دەست لە خۆششنەوە ئەڕوان بابەتەکان کە من پێم وایە نابێ وابێت و پێویستە لە شوێنێک وەم هەنگاوانە هەڵبگیرن، چونکو کۆمەڵگای مەدەنی کوردستان و خەڵکی کوردستان زۆر چاوی لەو کوردانەیە کە لە دەرۆن کە بزانێ ئایا هەنگاوێک کاریگەریەکیان هەیە. دەستت خۆش بێ کاگەرم ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگ کرد ئەوانی لە دەرەوەن زۆر بەیان بەداخەوە تەنانەت کەوتونەتە چێبەرچەیەک لە نێو خۆیاندا کە لە باری ماڵیەوە کامیان بەهێزترە و پشتیوانی قەویتری هەیە. ئەوە بەلامەوە زۆر گرنگتر بوو کە جەنابەت تازەگی ساڵێکە بێهاتوێتە دەرەوە لە ناوخۆوە چاوەڕوانی خەڵکی ناوخۆ لەو چالاکانی لە دەرەوەن بە جۆرێکەوە قوربانی بوون و زۆر بەشیان ناچار کران بەوەی کە وڵات بەجێوێڵن چاوەڕوانیەکان چینەوە گەلێک گرینگە. ئەوانەی کە لە ناوخۆن ئەزانن کە خەڵکێکی زۆر لە دەرەوە بوونی هەیە، بەڵام حقیقەتەن ڕوانگەیەکەیە کە ڕەنگە زۆری شواقعبینانە نەبێت، ئەویش ئەوەیە کە ڕەنگە بەشێک لە خەڵکی ئێمە هێشتا ئاگاداری ئەوە نەبین کە ئەوانەی لە دەرەوەن لەم چەند ساڵا لانیکەم لە دەرەوە هەوڵیان نەداوە خۆیان پێ بگەێنن لە سیستمی ئەم سیستمەی لە وڵاتانە هەیە خۆیان بگونجێن کە بتوانن دەستڕۆشتووی زیاتریان بێ، لانیکەم بۆ پەنابەرێکی تازەتر کە دێتە ئەم وڵاتە. پێیان وایە کە لێرا کەسەکان زۆر دەسەڵاتدارن کە بەڕاستی حقیقەتەن بەو شێوە کە ئەبوا ببوایە نییە، ینی زۆر کەمتر کەسەکان هەوڵی خۆ پێگەیاندن و کاروباری تریان داوە زیاتر وەکو ئاماژەتان پێکرد بە فکری ئەو بەشە مادیە و ئەو بوون کە ئەو حاڵەتە پێک بێنن بۆ خۆیان. وەجیا لەوە چاوەڕوانیەکیان هەیە کە لە باری ئابووریەوە لانیکەمەکەی لێرا ئێمە هەموو لە ئەم جۆرێک لە ئەمنیەتە ژیانەکەین و دەرفەتی کار و زۆر شتی تریش بەڕاستی لێرە دیسان هەر ئەمنیەتێکی شغلی وجودی هەیە جیا لە ئەمنیەتە گیانیەکە. چاوەڕوانی ئەوەیان هەیە کە لانیکەم هەم ڕێکخراوەکان هەم خەڵک کە ڕێکخراوەکان بەو شێوەی کە لە باری مادیەوە لانیکەم بە جۆرێک ناڵێم بوجەیەک تەرخەڵ بکرێ، بەڵام یارمەتیەکی بەردەوام موجودی بێ لەو ڕێکخراوانەی کە خەڵک لەو فەزا دژوارە ئابووریا لەسەر شانی خۆیان خەریکن چالاکیەکەن، لە گیرفانی خۆیان خەریکن چالاکیەکەن و خەڵکی زۆریش لە ناوخۆ هەن کە ڕەنگە بێژم زۆر بە سەختی نانی شەو پێیاکەن. بەڵێ هەموو ڕۆژێ کۆڵبەرەکان ئەکوژرێن تووشی کەمەندانی لەو چینە ئەوەی کە پێڵە نەوچینە لاوازەی کۆمەڵەیەکە لە بەرچاوا بیدرێن. زۆر ڕاستە لانیکەم ئەکرێ یارمەتی دەری ئەو بەشانە بن ئیسێ چ لە چوارچێوەی سازمانی و ڕێکخراوەیەکە بێکە لێرە بە شێوەی یاسایی بوونی هەیە چ خۆیان هەرچەند کەس بن بە کۆمەڵێکە لەو بوارۆ هەنگاوی. زۆر سپاس کاگەرم گیان باسەکە گرینگە، بەڵام بەداخە وەختەکەمان بەرە کۆتایی ڕوا پرسی دیاسپۆرا لە ئەکەین بە دوایین پرسیارمان. ئێمە پرسەکەمان NGOیە واتە ڕێکخراوی ناحکومی. ئەم لە دیاسپۆرادا بڵێن کۆمەڵگەی کوردی لە دیاسپۆرا ئایا وەکو NGO ینی وەکو باسشمان کرد کە NGO بەڕاستی بەکارەکەی لە حیزبەکان جیابێ ئەتوانێت باشتر لە یەکۆ بێتەوە یا هەرکەس سەر بە حیزبی خۆی و لە ڕێگەی ئەو ئیدئۆلۆژی و ئەو ڕوانگە سیاسیەی کە قبوڵیەتی ئەتوانی یەکتر قبول بکە، چون لە ڕێی NGOەوە ئەتوانین بڵێن لێکەوتەکان و خەسارەکان کەمترن یا لە ڕێگەی حیزبەکانەوە ئایا
ئەندامەکانی حیزبەکانیش تەنانەت هەموو توانن لە دەرەوەکە لە ناو NGO-ەکە کۆ ببنەوە. ئایا ئەمە زۆرتر لە مەترسیدایە کە ئەم ڕێکخراوانە بڵێن حیزبەکەی خۆیان لەبیر بچێتەوە مەترسیەکە یا بڵێن خەسارەکە گەورەترا، یا ئەم ڕێکخراوانەکە ئەگەر لەسەر ئیدئۆلۆژی و ڕوانگەی سیاسی خۆیان پێداگری بکەن ڕەنگە لە ڕێبەری دوو حیزب یا سێ حیزب کێشەیەکیان لێکەوت لە بەرەی خواری شەو ئامەندامانە تووشی لێکترازانە بن. جا پرسیارەکەی منەوەیە بە بڕوای ئێوە دیاسپۆرا لە دەرەوە بچینەکانی لەسەر NGO دامەزرێنی یا هەستکە هەرکەس بە ڕوانگەی سیاسی خۆیەوە پشتیوانی لێ بکات و لە دەوری یەکتر کۆ بنەوە، کامیان دەتوانێت دیاسپۆرا بەهێزتر بکات بۆەوەی هیوا بەخش بێ بۆ دەکان لە ناوخۆ. حقیقەتەن من پێم وایە حیزبەکان ڕۆژهەڵات بە جۆرێک بە نسبەتی ئەو پوتانسیەلەی کە لە دەرەوە هەیە تۆزێک بێ ئەگەر ناوی نەنێن بێ بەرنامەیی کەم تەرخەم بوون، ینی هەوڵێکی ئەو تۆیان بۆ نەداوە کە لێرە لەو فەزای کە هەیە بە شێوەیەکی تر کەڵک وەربگرن. بۆیە ئەو ئەندامانەی حیزبەکان کە لێرە بوونیان هەیە ئەلبەتە زۆر تەبیعیە، ئەمە خەسڵەتی حیزبە کە لە شوێنێکە وەختێ شتێک هەیە هەوڵێتی بچێتە ناوی نەفوس پیاکە قسەی خۆی پەرە پێ بدا لە ناویەوە بەو مەسیرەی کە خۆی پێی وایە دروسترە بەرەو ئەو مەسیرە هانی بدات. تا وەختێک کە شتەکە تام ڕادەبێت ئەوە زۆر ئاساییە و نۆرماڵە، بەڵام وەختێکە بچێتە چوارچێوەی یەکتر قبول نەکردن، یەکتر ڕەتکردنەوە و تەحملی هاوکاری ئەو نەبێنێتە خوارۆ لەویایە کە لە ئەساسا خەسار بەخشاگینا ئاساییە کە کەسانێکە لە باری فکریەوە لە یەک نزیکترن لە ڕێکخراوێکە باشتر دەتوانن پێکەوە کار. بەڵام مەسەلە هەلەوە ڕێکخراوەکە تعریف بکرێ کار و چالاکیەکەی چییە؟ لە کوردستانیشا هەموو NGO ڕێکخراوانەی کە هەن هەر کام ڕەنگە سەر بە گفتمانی جۆرا و جۆر بن، بۆ لێ مەسەلە حالەوە کە لەو گفتمانە جۆرا و جۆرەیش کە هەیەنا پێکەوە هاوکارن جۆرەها کەسی بە جۆرەها فری جیاواز لە ڕێکخراوەکە کۆبوونەسۆ کە بەداخەوە لێرە بە پێچەوانەی خەڵکی ناوخۆیە، یعنی تەحمل و هاوکاریەکە زۆر کەمترە، شتەکە زۆر وەکو بێژی دەسەبەنیەکە زۆر بەرچاوتر و زۆر سەختتر و تەنگترە کە ئەوەیش هەروواکەی بینین ئەم خەسارانەی لێکەوتۆ کە لێرە جوڵەیەکی وا بوونی نییە بەو شێوە لەباری ڕێکخراوەکان. بەڵێ کاگەران گیان دەست خۆش بێ ئاماژەت بە چەند خاڵی بەرچاو کردکەوەی لە ناو خۆدای بینین لە نوێترینیانە ڕەنگە بڵین نەورۆزی ئەم ساڵکە بەشکۆ بەڕێوە چوو لە ئیلام و لە لای ڕۆستانەوە تا ماکو ئێمە دیمان بەڕێوە چوو. ئێمە سەرڕای ئەوەش نەک بڵێن نەماندی لە ڕاستیە هەر نەبوو هیچ جۆرە پێکدادانێک هیچ جۆرە ناکۆکیەک بە خوشحاڵیەوە هیچ شتێک ڕووی نەدا. ئەمەش دیارامانە بتوانین بڵێن لەسەر بڕێ خاڵی هاوبەش ئەوان بێ ئەوەی گەڵاڵێ بکەن و بینوسن ڕێکەوتون کاویش داهاتووی وڵات و نیشتمانەکەی خۆیانە لەسەرەوە کۆبوونەوە کە ئێماتوانینەوە بکەین بە سەمبولی خۆمان. جا بۆیە بەڕاستیم NGO-وانە ئەم ڕێکخراوانە جا هەرناویان لێ بنین ناحکومیانە لە دەرەوەی وڵاتیش تەنانەت ئەتوانن ئەگەر بەهێز بکرێن ئەمانە لەلایەن تەنانەت ئەندامی گرنگ نییە هەرێک لە حیزبەکانەوە دەتوانین بڵێن ئەگەر ڕۆژێک ناکۆکێکیش هاتارەوە ئەوان وەکو نێوبژیوانی وەکو پردێک ئەو مەسەلەیە چارەسەر بکەن. جا بۆیە بە بڕوای من ئەندامی هەرێک لە حیزبەکان لە دەرەوەی وڵات چەندە لە فکرێوەدان سیاسەتی حیزبەکەی خۆیان لە شوێنە جیاوازەکاندا ڕەنگ بداتەوە ئەبێ ئەوەندەش تێبکۆشن لەو ڕێکخراوانەدا نفوزیان هەبێ چالاکیان هەبێ و لەو ڕێگایەوە بتوانن ناکۆکیەکان بڕەوێننەوە. لە هەر سوورەتدا بەرنامەکەمان بەرنامەیەکی پرسێکی بەڕاستی پرسێکی بەربڵاوە هیوادارین لە داهاتوودا فرسەت هەبێ لە خزمەتاندا زیاتر ئەم پرسانە تاوتۆ بکەین. وێڕای سپاس بۆ میوانی بەرنامە کاک ئارام فەتحی، سپاسی جۆگرتن و ماندووبوونیەوەکەین کە لەگەڵمان بوون. هیوادارین بەردەوام لەگەڵ بەرنامەکانماندا بمێنەوە و پشتیوانمان بن تا بتوانین بە شێوەیەکی بەرچاوتر لە خزمەتاندا بین. لە ڕێگەی کاناڵی ئاربار تێڤێوە جارێکی تر سپاستانەکەین و تا کاتێکی تر و دیدارێکی تر ماڵەوە.
زۆر سپاس بۆ وشکک حەسەنگیان، سپاس بۆ بینەران و بیسەرانی بەڕێزی یاربەرتیویش. دەست خۆش بژی.